هاتینەوە بۆلاتان لە دوای ئەو بڕگە جوانە ئەوە زۆر دڵخۆشیە بۆ ئێمە کە لە کوردستانە هەم قوتابی بەو شێوەیەمان هەیە هەم بەرپرس و بەڕێبەرێکمان هەیە کە لە پەیمانگای نابینیان بەو خەمخۆریەوە خەمی پەیمانگاکە ئەخوات. اینجا با بچینە سەر بابەتێکی دیکە. ئەم بابەتە هەم گرنگە بۆ ئەوانەی کە ئێستا لە ڕاگەیانەکان کار دەکەن و بۆ هەمووشمان چونکە هەر یەکەمان پلتفۆرمی جیاوازمان هەیە لە سوۆسیال میدیا کاری لەسەر دەکەین تایبەتیش بۆ دەستگا ڕاگەیانەکان بابەتە پڕ بینراوەکانی وبسایت و سوۆسیال میدیای کوردستان 24 لەم هەفتەیە ئەمە دەکەینە باس بزانین خەڵک خواستی بۆ کامە بابەتەیە و زیاتر خوێنەری کامە بابەتەیە و هۆکارەکانی پشت ئەوەی خەڵک بۆچی هەندێک بابەت هەڵدەبژێرن چییە لەگەڵ هاوکارمان لاوین عومەر هەواڵسازی سوۆسیال میدیا لە دامەزراوی کوردستان 24 هە لە نووسڕوم و لەگەڵمانە. بەیانیت باش لاوین خان ماندووش نەبیت ڕۆژانە ئەدبینین کە چەندە سڵاوتان لەبێ بەخەمەوە دەیتە ناو کەناڵ و ڕێک بۆ سەر کۆمپیوتەرەکەی خۆت و پێش هەموو کەسێکیش من ئەلاوین ئەبینم چونکە بەیانیانی زوو کە من هاتووم بە دەنگی ڕۆشنەکەی ئەزانمەوە لاوین هات ئاکتیڤیشە ماشەڵڵا بەخێر هاتی لاوین گیان باسیەوەمان بۆ بکە کە لە سوۆسیال میدیای کوردستان 24 ئەو بابەتانی کە ئێوە زۆر گرنگی پێ ئەدەن کە گرنگ بێ بۆ بینەر سوودی هەبێت چین. بەڵێ سەرەتا ساڵی تازە لە هەموو لایەک پیرۆز بێ وەک دەزانرێت کوردستان 24 هەمیشە پێشنگ بۆ لەگەیاندنی هەواڵ و زانیاریەکان جا لە وێبسایت بێ یاخود لە سوۆسیال میدیا ئەو بابەتانەی کە ئێمە لە وەبسایت زیاتر گرنگی پێ دەدەین ناوخۆی عێراقا ڕۆژهەڵات و دەرەوەیە. بۆ ناوخۆی کوردستان زیاتر لە مانگی ڕابردووە واتە مانگی 12 2023 زیاتر خەڵکی خوێنەری هەواڵەکانی کابینەی نۆ بوو کە چی بۆ سێکتەرەکان کردەوە بە تایبەتی سێکتەری کشت و کاڵ کە بۆ خەڵکی گرنگ بوو کە بزانێت حەزی دەکرد بزانێت بەرهەمەکە چییە ڕێژەکەی چەندە بۆ چه وڵاتێکیش هەناردە دەکرێت و بۆ بابەتی ئەم هەفتەیش زیاتر خوێنەری لەسەر هەواڵەکانی ئاهەنگی سەری ساڵی تازە بوو هەروەها داتاکانی ساڵی ڕابردوو لەگەڵ تانەکانی هەڵبژاردن ئەمە بۆ ناوخۆ تەبعاً بۆ بابەتەکانی عێراقیش زیاتر دەستەی دەستپاکی عێراق کە بەرپرسانی حکوومەتی عێراقی کە بە هەدەردانی مڵک و ماڵی گشتی خەڵک و هەروەها حکوومەتیش بە هەدەر دەدەن ئەمە لە مانگی 12 ئەم بابەتە زۆر خوێنەری لاوین تایبەت بە ڤیدیۆکانیش دەمەوێت پرسیار بکەم وەزیری پەروەردەی عێراق ئەی ڤیدیۆیەکان کامانن ئەوەی کە لەم هەفتەیە پڕ بینەرترین بۆ لە کوردستان 24 بەڵێ اینجا من ئەمەوێ ئەوە تەواوکەم جابێمە سەر بابەتی سوۆسیال میدیا لە بابەتی ناوخۆی عێراق بۆم هەفتەیە 450 بڕوانامەی ساختە ئەمە لەلایەن وەزیری عێراقەوە بڵاو کرایەوە کە پڕ خوێنەرترین بوو بۆ هەواڵەکانی دەرەوەش فڕۆکەکەی ژاپۆن کە گڕی گرت و هەروەها بوومە لەرزەکە و ئەوەی شەڕی ئیسرائیل و حەماسیش ئەمە بۆ وێبسایت کە هاوکارانمان ماندوونە ناسانە کاری تیاکەن بۆ سۆسیالیش پڕ بینەرترین بابەت لە تیکتۆک زیاتر بابەتە سۆفتەکانە لە ئینستاگرام زیاتر بابەتە هۆشداری و کۆمەڵایەتیەکانە لە تویتەر زیاتر ئەو هەواڵانن کە کاک مەسرور بارزانی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان ئەو هەواڵانە زیاتر کە بڵاو ئەەکەینەوە لە تویتەر خوێنەری ئەوە زۆرتر خوێنەری هەیە چونکە وەک دەزانرێت تویتەر زۆر لە ناوخۆیان بەکار نایێن لێرە زیاتر لە دەرەوەی هەرێمی کوردستان خەڵک بەکاری ئەهێنێ هەروەها لە فەیسبووکیش زیاتر ئەو بابەتانە کە لەلایەن پامنێرەکان و بێژەرەکانمانەوە بە یعنی کاریان تیا کرد و ماندوونە ناسانە هەوڵیان بۆ داوە. باشە لاویگیان بابزانین ئەو ڤیددیۆ بڵاوکراوانەی کە باسی تیکتۆکت کرد لەگەڵ ئینستاگرامە زیاترم هەفتەیە گرنگیتان بە چیدا بوو و کامیان پڕبینەرترین بوون؟ بەڵێ لە تیکتۆک پڕبینەرترینیان ئاهەنگەکانی سەری ساڵ بوو لە ئینستاگرامیش زیاتر بابەتە هۆشداریەکان هەم کۆمەڵایەتی و هۆشداریەکان بوو کەمانە پڕ بینەرترین بوون لە ئەم هەفتەیەدا بۆ ئەم سەری ساڵی تازەیەش واتە بۆ ئەم ساڵی تازەیەش
کوردستان 24 بەکار و پرۆژە و بەرنامەی نوێەوە کار دەکات بۆ ئەوەی بتوانین ببین بە تاکە سەرچاوە لە تەواوی کەناڵەکان و هەروە لە ناوخۆ دەرەوەی عێراق بۆی بتوانین زانیاری زیاتریش بین بە خەڵکی و سوودمان هەبێ بۆیان. باشە تازە ساڵی 2024 هاتووە 2023 ڕۆیشت و خوای لەگەڵ بێ بەڵام باس لە پلانی خۆتان بکەن لە سوشیال میدیا و وبسایتی کوردستان 24 پلانی تازەتان بۆ ساڵی نوێ چییە بە تەمای چین؟ ئەمە پلانی تازەمان هەیە پلانی نوێمان هەیە کە لە وبسایت و هەروە لە سۆشیالش بە پلانی نوێەوە کار بکەین بۆ ئەم ساڵ بتوانین گۆڕانکاری بکەین بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە کار و پرۆژەکانە. بەڵێ لاڤینگیان ئێمە سپاس دەکەین کاتی تۆش لەوە زیاتر ناگرین چونکە دەزانین کە کەمێکی دیکە چەند سەرقاڵ ئەبن لە بەشی وبسایت و سوشیال میدیای کوردستان 24ەوە سپاس دەکەین بۆ زانیاریانە سپاسی تۆ و تەواوی کارمەندانی وبسایت و سوشیال میدیای کوردستان 24 شەکەین. سپاس بەڕێزم سپاس.